ئێستا کە ڕۆدنسۆن ئیسپاتی کرد کە مێرولە ئەو هەموو زمانە جیاوازیان هەیە، هەر شارە مێرولەیەک قەبیلەیەکی سربەخۆن تەنزیمی سربەخۆی خۆیان هەیە، زمانی سربەخۆی خۆیان هەیە، بە لەهجەش قساکە لە زمانی یەکتری تێگەن. ئێمە و مێرولانە لە لامانە ڕۆن قسەشەکەم بەس ئێمە نایزانین. ئێمە لە وحیەکی خۆمانە لە قورئانەڵێن سەیدنا سولەیمان زانی قالت نملة يا أيتها النمل ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون. بەڵام ئەمە تایبەتە بە سەیدنا سولەیمان کە زانیوێتی. شەکر بۆنی هەیە. ئێمە لە مەجلیسێک کاگەر گەنجێک بۆ شەکر بۆنی مەجلیس هەمووی دەنە پێکەنی لە شەکر بۆ باوە شەکر بۆنی چی عادی کوڵە شەکرێکمان بۆ بێنە با بۆنی بکەین. ێ باشە هەر شەکرەکە لەوێدانێ بزانە چەند مێرولە تێهاڵێ، هەر مێش چەند دێ بۆ شەکرەکە. خەڵک دەرمانی مێشکە ڕێژە تۆزە شەکری پێوەکە، چکە شەکرەکە بۆنی ئەڕوە مێشەکان دێن لە شەکرەکەەوەکەوە بن. کەەوە ناتوانین نکوڵی ئەو شتانە بکەین، هەر لە دەور و بەرمان هەزاران شت هەن کە وجودیان هەیە و ئێمە هەستیشی پێ ناکەین.